لا ناوچەی سونەنشینی عێراقدا و لەگەڵ هەر مامەڵەیەکی فەرمانگەکاندا بۆ هەر کەس و حاڵەتێک وردبینی ئەمنی دووبارە دەبێتەوە. لە دوای 5 ساڵ لە ئازادکردنی ئەو ناوچەیە لە دەستی داعش و بەردەوامی ئەم کارە زۆربەی جەماوەر بڕوایان وایە مەبەستەکە ئەوە نییە کە دەستگاکانی ئاسایش باسی دەکەن کە گوایە بۆ بە دواداچوونی تیرۆرستانە، بەڵکو مەبەستەکە کۆکردنەوەی ملیۆنان دۆلارە بۆ هەندێک لایەنی حکومی. ڕۆژانە سەدەن هاوڵاتی لە سەعاتەکانی سەرەتای بەیانیەوە تا دوانیوەڕۆ لە بەردەمی پەنجەرەیەکێک لە ژوورەکانی ڕەگەزنامە و پاسپۆرتی مووسڵ ڕیز دەبەستن بۆ چاوەڕوانی مۆری هەواڵگری وەکو مەرجی بنەڕەتی تێپەڕاندنی کارەکانیان لە فەرمانگەی پەیوەندیداردا. بەڵام بەهۆی خاوی بە ئەنقەستی ئەو فەرمانگەیەوە هاوڵاتیان ناچار دەکرێن پەنا ببەنە بەربەرتیل و خۆیان لەوە ڕزگار بکەن کە چەندین ڕۆژ لەو نەهامەتیەی چاوەڕوانیدا بن. ئەوەی جێگەی سەرنجە بۆ هەر کارێک و هەر تەمەنێک تەنانەت بۆ مامەڵەی لەدایکبوونی مناڵیش کە هیچ پەیوەندێکی بە تیرۆرەوە نییە دەبێ ئەو مۆرە بدرێت لە مامەڵەکەی. لەوەش سیرتر ئەو مۆرە تەنیا بۆ 14 ڕۆژەوە ئەگەر مامەڵەکە لە فەرمانگەی پەیوەندیداردا بەهۆی ڕۆتینیەوە بمێنێتەوە دەبێ خاوەنەکەی جارێکی تر بچێتەوە بەردەمی ئەو بەشە و بەرتیل بداتەوە و خۆی لە بیان و یان ڕزگار بکات. بۆ نمونە هاوڵاتی ئەحمەد عەبدولغەنی دەڵێ پێویستە ناوی بچێتە کتێبی گینسەوە چونکە تەنیا لە مانگی ئەیلولی ئەم ساڵدا 27 جار بە وردبینی ئەمنی چووەتە ڕیزی هاوڵاتیانی بەردەمی دەستگای هەواڵگری. هەر یەکە لە عادل عەبدولمەهدی و مستەفا کازمی سەرۆکوەزیرانی پێشوو بڕیاریاندا بوو بە هەڵگرتنی ئەو قورسایەی سەرشانی هاوڵاتیان، بەڵام دەستگای پەیوەندیدار و بەرپرسانی پشتەوەی ڕێگەریان لە جێبەجێکردنی گرت. هەر بۆیە بڕیارە نوێیەکەی محەممەد شێع سوودانی سەرۆکوەزیرانی نوێ بە دووبارەکردنەوەی بەڵام بەهۆی ئەوەی ئەو دەستگایە مانگانە ملیۆنان دۆلار بە بەرتیل کۆ دەکاتەوە چاودێران بە دووری دەزانن ئەو بڕیارە نوێش جێبەجێ بکرێت. زۆربەی دانیشتوانی ئەو ناوچانە بڕوایان وایە ئەو بابەتی وردبینیە شکاندنی شکۆی مرۆیی ئەوانە. تەنانەت زۆرێک لە نوێنەرانیان لە ئەنجومەنی نوێنەران ئەو بابەتە ڕەت دەکەنەوە، ئەوە بە زیاتر پەراوێز خستنیان لە قەڵەم دەدەن. هەر ئەوەش لە پێشتردا بە هۆکاری گەشەکردنی داعش و تیرۆرستانی سێگۆشەی سوننا ناو دەبن. بەڵام پەرلەمانتار ڤیان دەخیل یەکێکە لەوانەی بەرگری لە هێشتنەوەی ئەو بەناوردبینی ئەمنیە دەکات و لابردنی بە نەهامەتی گەورە لە قەڵم دەدات. بەڵام شارەزایان ئەوە بە کۆمیدیا ناو دەبن کە تیرۆرستان بچنە بەر پەنجەرەی دەستگای هەواڵگری تا ئەوان بەو شێوەیە قۆڵبەستیان بکەن.